یەکێک لە پێشینان و پیاوچاکەکان ثابتی بنی قڕە فەرموویەتی راحة الجسم في قلة الطعام وراحة النفس في قلة الآثام وراحة القلب في قلة الاهتمام وراحة اللسان في قلة الكلام. فرموویەتی بەڕاستی ئیسراحەتی لاشەی ئینسان لا كم خواردنايا، يعني هر كاتي إنسان كم يخوارد خواردني كم بخوا أو إنسان جسمي مرتاحة ولا شو جسدي مرتاحة. والراحة إسراحتي نفسي إنسان لكم جناح كردنايا، يعني هو تجربة لجياني خوت أنا بيني تانا وأي شيء بيني نقدر جيب كان جسدي إنسان دائما سأيواري لهات تو أم يواريان خواردن كم بخو تماشا أكي كاتي دي بو نيجي عيشا زور إسراحتي لاشت زور مرتاحة جسد زور مرتاحة بلام اگر خواردني كي زور بخو يسير كي نيجت بيناكري دعاء بيناكري حزا كي زوتر نيجك لقوله بكريتوا يعني إسراحتني نفسي إنسان ودروني إنسان كاتيك مرتاحة وكاتي إسراحته اگر گناح كم بكار بلام اگر گناحي زور كرت سير كي أو إنسانا مرتاح نیه نفسيا مرتاح نیه اگر همو پاره دنیا گشتی هی تو بێ پلو پایەکانی دنیا گشتی هی تۆ بێ حەچی لەذائیذ و ڕابواردنەکانی دنیا و لەزەت وەرگرتن و چێژ وەرگرتنەکانی دنیا هەمووی لە بەردەستە ئاسان بێ ئیسراحەت ناکەی لەبەرەوەی تۆ گوناحباری خەتاکاری. پاشان ئەفەرمێ و ئیسراحەتی دڵ لە چیایە؟ لە گرنگی کەم پێدان بە شتەکانی دنیا في قلة الاهتمام. برایمە هەر کاتێ شتەکانی دنیات زۆر بە يعني بەتوندی گرت قەت دڵت ئیسراحەت ناکات. دائما هەموو شتێکی ئەم دنیایە من ضمنه پارە و پول ئەبێ بە شێوەیەک بیگریت ئاوا نە زۆر ئاوا لاری کەیتەوە تا لە دەست دەرچێت چونکە بەڕاستی لقمانی حەکیم ئەفەرمێ ئینسان ئەگەر دینی مەزبوط بوو و درهەمیشی يعني پارە و پولەکەیشی مەزبوط بوو يعني ئەو دوو شتەی مەزبوط بوو لە سەرفکردنا و لە ئینکردنا ئەفەرمێ تر جۆ بە هیچ شتر نەدا. ناکرێ ئینسان دەست ئاوا پێ بکا و 1 دینار ناو دەست خۆیان نەیەڵێتەوە. ناشکرێ ئاواوە توندی بگری. ئەگەر زۆر بە توندی بگری دڵت قەت مرتاح نابێ. ئەگەر زۆر شلیشی کەیتەوە بەڕاستی ژیانت تێکەچی چونکە بێ سوڵ بکەی ئەبێ سوڵ بکەی. ئەوە سێم خاڵ اهتمام ئەوە بە پارە بە هەموو شتێکی تری دنیا. ئەو بابەتە من بابەتی ئەمڕۆمان نییە بەڵام هەرچی شتەکانی دنیا هەیە زۆر بە لامسەرلایی بیگرە زۆر گوێی مەدەرێ شت زۆر بە توندی مەگرە زۆر بە توندی گردت دوایی کێشت بۆ دروستەکە تەحملی ناکەی دڵت مرتاح نابێ. چوارم خاڵ کە ئەمما وەستا بەڕێزە ئەفەرمێ وراحة اللسان في قلة الكلام ئەفەرمێ و ئیسراحەتی زمانیش لە کەم قسەکردنایە برا بەڕێزەکان. چەند یەکەم قسە بکەی ئەوە نە زمانت مرتاحە ئەمە نە زوانت ئیسراحەتە